دو سال ئەوەی شەجەکەم سێشەکە ئەویشی غەڵوزی لێ وەرز نابم ئەوە هیچ نیشتەکانێکی ئەوە هیچ سەریتی ئەوە بە قووەتە هیچ نیشتێکی ئەگەر تەواو بکوورەکە ئەوە قۆناغی یەکەم کاکە بە زیاوە دەکەی ئەوە هەموو پێرە نانی خوسای بووین ئەو لێ بەعاشم دێ و لە مارە دادیشم پاردەمەوە ئەوەش نەما قۆناغەوە لێرەوە ئاگی تێ بەرەدەی دووکەرەکە دەستە دواوە وتایی هاشا تا دادەگرێ گە داگیر ئەزە خۆری لێ پار ئێرەش ئەوەش دەگری هەندێکی دێدێ و کونەشی دێدێ و دووکەرەکە بێ دوایە گە داگیر ئەو چەندیشتانەش دەگری هیچ نەما فەلاحەتی نەما و جوتیاری نەما و مەرداری نەما هیچ نەما قوڕەکاریش نەما بۆ حکومەتێ برێ کاکە بە حکومەت بی قوڕی تۆ بەسەر هەموو تەپری سەری هەموو عالمی وەڵا بەس مایە قوڕێ بگرێ بەس سەری خۆت دەکەی ئەوە دووکەرێ دەبینی و ڕەش دەبی و ناشیدن دەبی و ئەوە ژیانەکە و هایە چ دەکەی خۆ هەموو کەس ببیسە حاکم نابێ هەموو کەس ببیسە مەسئول نابێ هەموو کەس ببیسەوە نابێ سەعدوڵڵا حەمەد مستەفا شەریفم موالیدی پەنجامە ساڵی 1950 گەڕەکی بایزاغا لەدایک بوومە تەسکەرە نفوسم بە ناوی گەڕەکی بایزاغایە ئەمە دارەکە وشکە کڕین ئەو دارە وشکە کڕین لە گوندان دەیکردن عالەم لە خۆی دەهێنی بە کەر و باری خلی دەکاتەوە ئەمە لیان دەکردن لایانی سین بە سیاری باری دەکەن دێنین لێرانە بە بشار شتی لێ بڕینەوە جوان و پوختە و دای دەنێن و ڕێک و پێک و خۆرەبانی دەکەین و ئاگلی لێدەین و سێ شەو سێ ڕۆژی پێدەسی دوای هەندێک ئای پێدا دەکەین سار دەبتەوە شەو ڕۆژی لێی دەگەڕێ ئەوزە دێن ژیانەکە ئەو هایە ئەوزە لە گونیانی دەکەین و هەیە تەلەفۆنەکە لێرە غەڵۆزم دەیدەی نەوێدی و دەڕوا لە خۆ ئەو هایە ژیانەکە ئەو هایە ئەجا قورس بێ قورس نەبی هیچ چارەی هێ لێبی بیکەین لۆ کەس نەبارێرۆ من بباری چاویشم لە ئەوەی نییە چاوم لە دانیشتنێ نییە چاوم لە حرامی نییە چاوم لە مالی کەس نییە دەمێ هەموو کەس بژیە پێم خۆشە ئێستا من جیرانەکەم پتری هەبی لە من پێم خۆشە ئێستا تو پترت هەبی لە من پێم خۆشە ژیانت باش بی نەک بە ڕەزالەت بی کاکە هەموو کەس حەقی خۆی وەرگری هەموو کەس مافی خۆی هەیە خوای گەورە ئەگەر دنیای دانایە لۆ عاشیرەتەشی دانە نایە لۆ بەرەبابەشی دانە نایە لۆ هەموو خەڵکی دانایە هەموو خەڵک پێکەوە بژی باشە جا ملۆ من بەزە بەتەنە هەمبی ئەو ژیانم ناوێ کاکە من بەتەنە نامەوێ ئەو ژیانە لە هەموو شوێنێکی تەلەفۆن دەکەن لە کوێبی لە تەقتەقیە لە کەرکووچەیە لە وەڵا گەڵوز دووسێ نەوعی هەیە گەڵوزی بەڕوو یعنی ئەو سەیری هەموو دارەشیە لۆ ڕۆژی ئەوە نییە بە تەنیا بە کوورەیە هەفتەی هەشتا فەرە ڕەژوی حاصل دەکەین تقریبا دەکە 800 کیلۆ 800 کیلۆ دەرەچی